ئێمە تەکیری ئەەکەینەوە هیچ مەترسیەک نییە و خۆشمانی خوین. دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان جۆرێک دەرمانی دەست بەسەراگرت و پێیزانی کە خەریک بوو بڵاو بێتەوە بەکاربێت لە چێڵگە پەلەوەریەکانە. خۆشبەختانە لە سنوورێکی مەحدوودا کە بەکارهات نەبووە هۆی مەترسی بۆ سەر ژیانی خەڵک. دیارە ئێمە زیاد لە 700 چێڵگەی پەلەوەری لە سنووری پارێزگای سلێمانیا هەیە. لەم 700 چێڵگەیە تقریبەن 18 کەسێک بەنیاز بوون ئەو دەرمانە بەکاربێنن و لەو 18 کەسەش هەرێکی فریای بەکارهێنان نەکەوت کە دیارە قاعی حازر نەبووە یا پێ سیقەی نەبووە بە دەرمانەکە. بەشەکەی تر کە بەکاری هێنابوو هەم خۆشبەختانە کە کاتی شکانی قاعەکەی نەبووە و قاعی نەشکانەوە تا بچێتە سەر سفرەخوانی خەڵک. لەبەرەو لە هەموو حاڵەتێکە ئەو مەترسیە لەو سنوورە تێی نەپەڕان و نەگەشتە بازار و بەکارهێنان و خواردنی خەڵک و سەر سفرەخوانی خەڵک.